سڵاتان لێبێ خۆم و خۆت لەگەڵتان بەردەوامە لە 2023 هاتینەوە خزمەتان بە هیوام ساڵێکی زۆر تایبەت بێ خێر و خۆشی بۆ هەموو لایەک خۆم و خۆت ئەم جارە ڕۆیشتۆ بۆ چۆ دەڤەری بادینە لە دهۆکە ڕەنگین دوو هاوسەری زۆر خۆشەویست کە تازە چوونەتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە وەکو خۆم بەتانەکانیان کردوێت و دوو نەفەری لە سنگلی ڕزگاریان بوو ئەوی چیە میدیاکاری زۆر خۆشەویست بە ناوبانگ لە ماوەیەکی کورت ناوبانگێکی زۆر و لە هەمان کاتدا خدرەکەی چییە؟ کاکە بێکەس کە هونەرمەندێکی زۆر خۆشەویستە و لە ئێستا هاتوون بۆ هەولێر و لە ستۆدیۆی خۆم و خۆت لەگەڵمان دەبم میوان دەبم بەڵێنی ئەوەتان پێدەم کە پرۆگرامێکی زۆر زۆر تایبەتان پێشکەش بکەم با پێشوازی لێ بکەین پەروین بێکەس. سلام کاکسۆران باشی؟ سپاس بۆ دەگەلێک باڵت سەرچاوێت فەرموو چۆنی؟ مەمنون بەخێر بێن لە دهۆکەوە بۆ ئەربیلە گەلێک سپاس بۆ میهمانداریە هاوار زۆر زۆر سپاس مەمنون پیرۆزبایی هاوسەرگیریشتان لێ دەکەم ئینشاڵڵا گەلێک مەمنون نەخشە سەرێتان ئینشاڵڵا هەنگام هەرژینی ئەمە دەست خۆش بێ سپاس بۆ بەلە چاوە ناو پێزانینە نەبوو بۆرە سپاس بۆ ئەوە لەبەرەوەی پەروین پێشکەشکارە باشە زیاتر معلومات و زانیارەکەین لە دیارە تۆ مەشغوڵی از مشغولم از گلک باشتر نیستم برنامه تازین بس من افزانیاری تایبه سرجیانتانه باید ببوره نه ئاسا لە دهۆکەوە هاتوون بۆ هەولێر بۆ پرۆگرامی خۆم و خۆت اینجا بڵێنی ئەوشمان پێ بدەن پرۆگرامێکی زۆر هاوڕێیانە لە هەمان کاتدا ئینشاءڵڵا پرسیارەکانیشی تر بزان زۆر بە ڕازگۆیانە وەڵام دەینەوە بە هیوام پرۆگرامێکی تایبەت بکەین ئینشاءڵڵا دەهێ با بچین دابنیشینەوە کەسە لە مەحوری خۆم و خۆت لێرەوە دەست پێدە خاطینا من دیالتما و تو یاب خم میتو شەش مانگی کرێخانی خۆش پەرزداری بله چەند جار شەو لەگەڵ خەسوود کردووە 15-16 جارێ حەز دەکەی ببیت بە باوک از هەش بچیکۆ ناکەم چونکو پرۆسەیەکی خراپە کە هەڤڵان وای کاتگیری ئەس حەز ناکەم ئێنەرژیام بۆ سفر من نەبێت بەردەوام بم جارێ تو شەرم ناکەی تۆ بی تەلەفۆنەوەیت کەی تو بژیدی نەهیە ماڵا من بەس دەقەیەکی ڕاستیەوە بکەس ئەوەڵەن جان گەلم بخەوە کە بەس دەقەیەکە هیندێشن کاتکەن یەک دەقە کاتکەن کە هەڤڵان وای کاتگیری ئەس حەز ناکەم ئێنەرژیام بۆ سفر من نەبێت بەردەوام بم جارێ دی سەروی مەوزوعی پاش ئاخیر ناکەی بەس ئەو شولاتە گەلە خەڵەت بوو تەمام بێرە نەجهێویە تو تشێت پاشی بێژیە من تمام بکۆ گەلم وەرە دەقەیەکی جەمات کۆ دەقەیەکی دووبارە سڵاوتان لێ بە خۆشەویستان لە پرۆگرامی خۆم و خۆت لەگەڵ هەردوو میوان بێکەس پەروین بەخێر بێن خێرەندار بۆ هیلاک نین نه ئەس خوژینە باشە پیرۆزبایتان لێ دەکەم کە تازە چوونەتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ژیانی هاوسەرگیری چۆنە بێکەس والله جهل برین که بری جن اینانه همین بیشن آن وید مثلا جن نه اینان بیشن تاجی مالا خو خراب کرد زمانه کی گره که بستایی حوالی نیست بیشن بس هو ثانی نه وکی از باورت که مبافنا وکی یاریه که تیتاب کاینا حسودن باورت کم وکی یاری وکی صحبت که بیشن بس پروسه هفجینی از باورت کم اگر مروف کسی که وکی خوب بینی تو اختیاره که درست بید گلک باشه باشه پروین پرۆسەی هەڤژینی خۆشە یاخود سنگلی پرۆسەی هەڤژینی بۆ من نوکە گەلێک خۆشە سنگلیە چونکی بێکەس گەلێک هەڤاڵە منەش بلیک و هەڤژینە منە ئافەرین ینی وسا باشترە یعنی ئەم گەلێک هەڤاڵەکەکی باش جیاوازی تەمەنتان چەندە ینی بێکەت چەندە تۆ گەورەترن کۆبوونێکی بکەین کۆمەت وێت بێژین ئەو نه کۆبوونەوەی بۆچی برا مەعاش دابەش ناکەن هەموو بلە دوو بن چەند؟ دوو کوا نفوس جنسیە زانی کاکسۆران ئەس خۆی شوان کەسا مەوێت بێژم حەز ناکەیت تەمەین خۆت ئاشکراکەین؟ نه نۆرماڵە وەک ئەها ئەوژی دیارە ئەگەر ئەس ئەمری خۆ بێژم یا پەریشی دیار ئەس خۆ ئەس حەز ناکەم بەینە ژن زاڵەما هەمی گاوە من گوتیە تەمەم بڵا گەلێک ژێک دیر نەبی بەس یا مەڕەز بۆ هەچەندە گەلە ژێک دیر نینە چەندە پەری؟ با ئەس شتێکی دی بێژم سەر ئاخفناتە بەری ئەس بێژمەتە چەندە بوچوونا من ئەس زردکەم زەڵام چەند ژنکێ ماستر بیت ژیانەوە باشتر دەبڕێ بچیت چەند مەسەڵەن چەند ساڵ؟ مەسەلەش 5 پێهەن چەند؟ مەسەلەش 5 پتر باشە بەس یا من و بێ کەسی دەهەن دەیە
دیار نکرد چون که از شکل مظنون دیار کم از بیجم تمام يعني او بس رقمه او تبيت كرنا فنوت. بس او جرينجا براستي جرينجا او بيك هو يعني جيانك خوشتاني الحمد لله طبعاً. لا تشاي بيسج بدور ممنون حظكم زور رازگو جواب دنو بله برنامجی کی زور جیاواز به اكيد. و بزانم یکم پروگرامی شبیه که در دکم بله راسته بله باش سپاس بوی که قصه امتان نشکن چون یک سرچان. تر ناسی و زب پیم خوش لپرین پرس از باور کنم بر سرت من هر دو کدی وکی یک بیت کدی راست بیشین دی نورمال بلان پرسیارک تو پرسیارک و نبی حقیقت بخوره و اکودون پروین زیادی لمن تده گله ولی پیشکش کاره بله به سوران ده هر و بیشتر پرین ده بترش میگیر چونگی پیش کرد اوکی اکودونیا سینما ام عائليان يكودوا تنياسين أوكي. ناكو ام مروفت اكت نزيكين بس بابي من ياسين قلب نمالا وانا هبو خصوصا هات چون چند جاركا وسما يكودوا نياسي واس فنا بكاسي جيبو ما قالك محجبة رابط يبو والله خده باشه بیا کس گورانی خاتینا من با چه دوتو استرانا خاطرام سایکی کاکسوران اگر هم راست بود من گلی کدو اف کسی تکست و ملودی ها چیت کن گل اکسترانا چیت کن گل اکسترانی دوان هم جا واقعی دیارت کن راستی دیارت کن مروف نشه توقعات کرد یعنی نفسی وقتی دارمشه این 10 روزا استرانه که چه که این کسی که کو سرکفتت هجی کرد ندانه این و کسی که کو نفسی وقتی دا اوینیت کرد از خود محاولات کم از خودوی قالبی داد بینم که تکست و ملودی که چیت کم حتی نکم تشتیب سرما هاتی جیانامن سه استراند من الدمایی کنه یعنی کش هستید مبخو واقعی در کتینه رابط من الدمایی کنه و استران اگادی تر استرانا روش بوناتا پیروز بیت خو من بو پریه چکر بو اوکی وکی دی استرانا نه اسبتنه هر کسی که کشوله هنرید کرد از باید باش. کم خود بی جوی داد بینین رو چید کن تو پرس جوابی پرسارکی من نداوا بله. من او هاتم تو او هادرو خاتینا من بله با چه دوتو استرانا خاطینامن هر وکی همی استرانه دیتر خو عیب نگه بلا بپرین وکی نه نه ما ناكو چه کریش تا ای 2 سال پیش استا وکی هست چید بید بس که وکی استرانه برام تو من زور چی حزن کریم دو گورانی بو گلک و گلک اوکی وکی هست من چی بگم کمت گفت بس از بجم کنه آورو که استرانه کامل سر بیانه گلک استرانه یعنی گلک استرانه منی تاین که وکی هست مش پروینی ولگرتی هم من چی کریه و خاطینا من جی یکیش فهمه که وکی هست من جی ولگرتیه اوکی خاطینا من گلتم او تو یافتم نیلافری دست خوش چون ستایل راپ طلب جاردو بو چی لبروی دنیای ایوه هستا کم زور جیاوازه کاکسوران ام اگر اندی که هم آواره بین ایرانه بله وکیمه بله ام چوبی نویری هم ناف جواک که جیاین هرچند خلکی ویری خلک که وقت خلک گلک قدر مد گرتن بس هندجارم رو ناف خلکی که بیانی هندجا احساست نخوش با مروی چید بن مروی سرهلدانه که دفت مروی بیت استایل رابجی استایل سرهلدانه آنکو گازنده اگر تا گازنده که بیان تا پیامه که بیاینی بلکی جویر دست بگیری یعنی لیورا دست پی کردو از زرد کم جویر دست بگیری باشه چون ستایل جلوبرگ دوکو یعنی راپرانی نه راپر نیه هم خود راپر ناف خود هم سراوی بابتی متفق نین هر جایی که از باورد کم جلکی استایل خوی هست هست کم دیفوی جهی دی شخصیت اوی جهی جلکی کمی اگر استودیو بید هست کم دیفوی جهی بید ورزش بید دیفوی جهی بید جایی که رسمی بید دیفوی جهی بید اوکی ورقه لنا امزر فن اسرا بله. باشه باز با پروین نبینه بله. نایج مینا بله. لبروی لنا ارم دانا بوی کس نزانم شو بله. چی باشه چی تی بو کسا از بودت تشتكي بيجم اصلا نيا فضولي ما ها آفرین بو من يعني از اكثر شيء بير كان بيشتمن از بيج ما وش انا بيشتمن بيج مسوكي آفرین مروی آفرین عقل اي صح كمان از ناف نبیجم ها نبیجم بدلی خود حظك والله بیش نبیجم نشیم بیجم جی با من نورمال قد بیجی والله اگر نبیجم باشتر از زرتیم کیف تشتی آخو؟ توی چوی چو بس اگر اثر بین آوی تشتی که بیجم خوزی ما آوجی با میگرد با دانه با حتی دمایی که برنامه جی کاک سوران انسان خلال جیانا خدا گل خلطیات کن یکی شوان مرو و جاوید خلطی کرین ازم گل جارا جاوید حوالت مید نیزیک من تئوریه که هی تئوریا 10 از بجمه
ده مروفيت خويت أبيت تجلا جلا جيانا خدا هجي كريم وده جاريت أبيت خيانات التواتية كريم خالتي برام برتواتية كريم نبيسه تشي فان ده نوار رابط كي فان ده شخصا اوكي فان ده حالته بيجا أبيت زرارة كتجهي نمروفي كست نيزيكي مروفينا هندا جار أو نبيت فين هندا جار أو نبيت نافين بدستي وليتي باشا ما بي او ناو بدراني نه نه چکو از ویگا بی مرحله که جیانا خودم از همین رو بابوری من دەیبووری گەرنی ئازا دەکەی باش بەڵام کەسێکێ لە ژیانی تۆ زۆریش نزیکە دەڵی تا مردن گەرنی ئازا ناکە از دی ڕاستە نزانم ئەوە پێزانینت گەلە شخصی نه کەسێکی وسە هەیە ئەس بەر نەکەم کەسێکی وسە بەرامبەر بکەسی پێزانینت گەلە شخصی نه تا 3 ساعت پێش ئێستا شتانیان بە من و تۆ از محاولات کم گردن هم یازا که همه که میگویی ماسترین خلاتی اوی سری مرویتین جیان داون اوی نزیک سری مرویتین بس از محاولات کم ان شاء الله دیشم گردن هم یازا کم دو همی بشن گردن هم یازا کن چون از باور کم میجی بیک و من بفیتن در جام خلاتی کریت جیان خدا از گردن هم یازا کم دو گردن هم اوی دیتر جی بشن گردن هم یازا کن تمام بس خوش چند از زری باور بۆ کم ورق هفته بید باشتره تمام بزانم کەیفت بینە چەند زێڕی بۆ کردی به کسی چند زر رو میکردین من زرش به کسی نخواست هیچ من نخواست نه من کیف بيت هاد وتم بێ کەس خۆت زێڕی طبعا وقت دست بکه که دنیا سینماجی چون که زیجی چه بو یعنی چه فرق ناف بین دوات و نشانی و خناده نبو من گوت من نوید هیچ؟ بورین آدمی هیچ من گوت بورین آدمی دمشین بخو کرد باش کاتێک لە پرۆگرامی خۆت باسی بەرهەمێکی بێکەس دەکەی چه هەستێکە بۆ تۆ بری از بکسی بنیاسم هشتا من نشانی خو نکرد بو خلکیجی نزانی بو برنامه که دا من بحث راپا بکسی کرد و راپا کانی چکریت و نوچه دا نفهم بو من کرا کنی پشتی مثلا ما 2 هفته چه بو همی کومنتت وی پست من بون ها لا و تورد کرا کنی تا بکس نیاسی لا و تورد کەشف بووی هستا که خوشت و حش کسی که بحثی بکی ئێستا کە تۆ مەسەن لە پرۆگرامی باسی بەرهەمێکی بێکەس دەکەی کە تازە بڵاو بۆتەوە وەکو گۆرانی بێژەکانی تر ئاو گرنگی پێ دەدەی یان مەسەن طبعا بتر گرنگ طبعا بتر دی گرنگی پیدم والله واسطه بخوته نه اوه واسطه بخوته بس کسک تحجه کرن بو همید فرق دیگر کسک که ما باش بس نیاز ئەو شتە بس خودت زانین تو چی بکەیت ئەو شتە ڕاستە یان نە ئەوە بۆ منە ڕاستە والله بله دوا پێی بڵێ بله تمام بێکەس دڵپرسی لە پەروین دەکەی سیارت هر زحمت تر لتنیاش مگه دیگه لکاب زحمت نا والله زەحمەت نییە والله زەحمەت نییە من دوکی بەڵام من ڕۆژێک کە لە پرۆگرامی پەروین داوت بووم چ دەپرسم بپرس ئازاد من قلت يلا باري جوشا. سوران اسماعيل ابيت انت تلقى خدا توشي سيارت قلب زحمت كده بس باري قلت اما اس پشتات اما ورم دوينه نشد اما تا ئێستا شتێک باش نییە عمدشین باش، مش گلک برنامه باش. کرده برنامه خود اجیب چک تعذاب دین بەس دڵپرسی لە پەروین دەکەی خیرەی لێ دەکەی والله في سيارات دوا شيء هين دوريت هين مرف شيء تشتوري او جوب ده هندا جارب وهندا تشتا از باورد كم هندا تشتا ده ظلام دبيت كنترول جنيت كده وك هم وك حواله دیگه چکو امر میشه ماستر و وک حوالی نیجی هم وک هاوجین جی بس بشکل عام طويل بشکل خراب و مثلا دل پیسینه چکو همه باوری پیکو دو هم حواله دیگه و پریجی کچکا گلکا باش و یا سری و راسته هم دیگه دو گهینه میگم باشە پێت خۆشە فانی پیاوی زیاتر بێنە ئافرەت و پرسیارستا بۆ تۆشە تۆ جواب دەوە والله شنو ظلام آن که چکر جیاوازی نینه زانی وک مهمان مەقسەدم لە هەمان پرسیاری دڵپیسیە آها نه از من جاوی دل پیسی نسکری پریجی زاین همی گاوا اش دست که کار سران من محاوله کریه هم چپ کن هم واضح و صریح بین گر خلکی از بیشم بلا نسبه وان کسایت هش مروید کن بلا کم بن بلا نگلک بن بس او بنوید فعلا مروید راستید مروید گهن
فعلا حش تشتام مروفی مروی کن. نمروی جی بشید خدمت آب کرد اوجی حاجی کردن خوب مروی در برن بیجات آفرت آن زلام آن که چکور جوازین ابوم خود جوازینه باشە بێکەس نۆرمەندێکە حەز دەکەی فانی ئافرەتی زیاتر بیان پێ خود دفع نرمال هر دو والله. کیشک بتر بید کیشک خیرێ لێ ناکەی نه وەک شولێوی هونەرمەندی وەک دی ئەژدێت گەم ئەوێت مەجالێکی دا و ئەژیت مەجالێکی دامە مەسەن وەک دەرکەفتن وەک شاشە وەک تەمام بەڵێ. ئەگەر ڕۆژێک بێکەس داوا لێ بکە واز لە ناوبانگ و میدیا و ڕاگەاندن بێنە بە قسەی دەکەی دەست پێک یەک دنیا سینەمنەوەی مهما وصلت آخر قلت هكا جارك از بجمتة ذكي دي بجم سرچاوه دەکەی کەواتە میدیای بە قوربانی بێکەس دەکەی طبعا يعني باش هیچ سەیری موبایلی یەکتر دەکەن قەت هەبوو تەفتیشی موبایلەکەی بکەین لا بكسي حتى إن كنا ساكرية من دو پاسۆرد سجارك یەکتیش نازانن بلا وباسورد مزاني ئەی تۆ مزاني هش تابع وانا کەشف کرده بزانە چەندە پاسۆردی پاسورد موبایلامه هر دو یکم یک بزنی ئۆکەی بس من پیدوی ندید یک و یعنی سحکینه لیب گرین بس وقت شولت نرمال هم سحکینه موبایل های کدو پیدوی بی تلفن های که بکن گلن نرمال سحکینه قەت ڕۆژێک لە خەیاڵی خۆت داد نابوو کە حەز بکەیت لەگەڵ کەسێکی بەناوبانگ هاوسەرگیری بکەی زەواج بکەی من هزر نکرد که از جنی بینم اصلا بس ان دتش تاز بورد کم رزقه فعلا من چون من بوری برزقی هی قدر رزقی هی خدا تستكيدي نقد بومن من بتظني چه قد بومن بينا رانزان چه قد بومن قد بومن من حس کرد کسی از بخود خواستم پیشکشکار بید ئەویش پەروین بێ زانی بابت چیه وکی محس کرد پیشکش کار بید وکی شخص چون کو پروین محس کرد بس برینگی مهزر ندید بس پشتیم تعارف پروین نکردیم من یعنی مهونیاسین بین آمده چی بود هزرام هنده کس چون هزرام روی برام بر هنده شاد بگورم باشە پەروین هەز دەکەی کامتان یەکترتان زیاتر خۆش دەوە گرنگی زیاتر بە یەکتر بدە از گلک فتر حاجت کم اوش گلک حشمت کرد بس بەڵام از بەڵام هزار جیاوازە کەر هەیە از هزار کم از گلک فتر حاجت کم و ئافرەت تۆزێک پیا و تۆزێک غروری زیاترە طبعا هەدەڵە بەڵێ بشي غرور زيادة زلام نابیجم بۆ نابێژی برا از باورد کم نزان غرور از تنی غرور حسام گرنگترین همیشه دڵی پەروین نه بابت او نینه از باورد کم آفرتت کریار دا باشتر تید یعنی پیدوینا که دست همین گفت بیش محولت خواهی اگر دو کس هشت کدود کن پیدوینا که بیش نه کدو هشت کدود کن یعنی از هشت کن بو نمونه از برای خواهم گل هشت کدود کن بس ما چه جانه گوت یه فرقه اوکی هفجین ام پیدویه بیجین ام بیجی بس نت زلام آستیجین که دانه بیجن راستی دیارت کن پتر ات پاراستنی دا دیارت کن ات مناسبات دا دیارت کن مزمانه که تایبت هیا باش ماوەیەک پێشەستا ئەپڵ ئایدی خۆت لە بیر چووەوە چت کرد کەسێکی سعی کرد پاسپۆردی مۆبایلامە و من پێ نەخۆشە پاسپۆردی مۆبایلامە لە دەف کەسێکی هەبیت و ئەس پێدوی بۆ مۆبایلا خۆ جایەکی بدانەمە سەر شانەی پاسپۆرداییم بەدل کرد پاسپۆردش بیرامە چوو ئەس هاتم سعی کرد ئایکلۆدی خۆ کارت نامایە کارتا ئایکلۆد نامایە و تشتێک مۆبایلامە جێ چوو گەلێک نەخۆش بجا من گازنده لید کرد سحکه وقتی تو پاسورد خونه بیجا من دواره تا که تا بود با من از او بوده وکم تزانی من بدل کردم من بخوشی نتزانی وکی تا نتزانی بەڵە خۆشەویستان مناقەشەی بینی پەروین و بێکەس لێرە دەستی پێ کرد چاوەڕێی مناقەشەی زۆر زیاتر بوون ئەوەیە کە دەڵێت دەبێت ئافرەت پاسۆردی پیاوەکەی بزانێ ئەوە تا ئەپڵایدی خۆ لەبیر کرد لەبەر پاسۆردەکە پەروین نەیدەزانێت دیو باوری اگر دو کس باوری پیکدو نبید از باورد کم وید پاسوردی کدو بزانن هر چند هم پاسوردی کدو نه من که بابتا دیرش باوریه باشە هیچ بیرستان لە منداڵ کردوێتەوە هر شک وقت خدا از زانی کاک سوران مروف عیالکی هبید مجتمعی دا بجید مروف دوید گلک آماده کاریا بکرد دوید خو آماده کرد یعنی لااقل تشتی کمترش همی مروف چند کتابا بخینید پیزانیت خوب پتر کرد هر چند من سرنده گلک خواندی
بس پروسه کم نه ابسانایی امروز چاوه که ابسانایی سحکته چکو اف کسه ده دیجی تو پشتی ویجی ده هنده کسه دیجی بجا اف پروسه پیروی به هنده یک و مروف دیف چون السر کرد مروف سحکت خو آماده بید بزنید بی باش بن آماده بید همیشه کلاوه و پشتینگی باش ما گلک باش ئەگەی ئینشاءالله خوای گەورە کردی قسمەت حەزەکەن چەند منداڵتانە بێ از حس که من 4 هبم چوار ماشاءالله ئەی تۆ هر تشکی خودی کرد بیت رزق ئێ تۆ هەموو شتێک خوا دەیکات بس مبدئيا ما ما چه؟ 4 بلا 4 بلا ايوه چهار. رقم کی باشه مانه چوار تاوان کریستیانو رونالدو 4 ایاله نه اون پتری تایم جمهوری کریستیان رۆناڵدۆ گل هاجی تۆش مسی طبعا پەروین زۆر مسی خۆش دێ جمهوری مسی گلک دەڵم مسی لە هەر شوێنێک بێت تۆ لەگەڵ ئەوی تۆش کریستیانە بله اینجا ئەمە شەڕ دروست ناکە لە نێوان ئێوە نه بس اما او بيجي كريستيانو زيركتر از بيجن او يهات يا تشكرن او چا وقت بيجن بونمونه ده هنرمنده كما مثال هنرمنده که اکادمیت خینید زانید هنرمنده که اما مسافر بويه هنر نه الا او اکادمی زیرکتر شدی مسی جو صاحب بويه مسی نه یارزانه که اکادمی بويه کریستیانو اکادمی بويه هات یا چکرن بس او خود وجود خدا زیرک بويه باش تۆ بە ئەسڵ خەڵکی زاخۆی ها بله خەڵکی زاخۆی بله. تۆ یانەی لە ئەی تۆ هەر خەڵکی دهۆکی ڕاستە بله. باشە کاتێک دهۆک و زاخۆ بێکەوە یاری دەکەن ئەو کاتە مەسەن تۆ جمهوری کاملێ شەڕوش دروست نابێت کاکسوران از خو خلکی دهوک اصلی نیم کو دهوک ام اصل خو خلکی قصروکی اوکی. منطقه بادینه یعنی بس دهوک و زاخو وقتی لعب کرد از گل هست کم زاخو فایده بید پری هست که دهوک فایده بید نه بس ام گلک دیگه دو جد گهین هر دیسا و ام هر دو هشت دهوک و زاخو کن گلکی باشە پەروین با لەو مۆزوعی ڕاضە بینە دەرەوە گەورەترین کێشەی تۆ دەگەڵ بێکەس چییە کشه ینی چ شتێکەیە کە ڕێک ناکەون بێکەوە هەموو کەسەیەت یە مشکلێ منیش دەگەڵ خێزانی خۆم هەموو از گل بکس انسان چامه هندک جرا از بمیجی از بیجم بکس از زرد کم از پرونه کت نافته داد بینم ام گلک و کیکین و کشم متگلین وقت بس پێت هم ناخۆش وقت شەوانە تاخیر دەخەوە خود پا از دوید گهم چون که سترانات نویسید را پا افتشته دوید شو او چید شوه وادشته بنویسید نه پروژه باش. شو شولوی است پەروین کەسەکەی لە ژیان تەرگیز گەرنیازانەکەی نه لە مرنی چێ زۆر جا کس نه دەترسێت پروین هنده نازک لە مرنی چ کەسێک زۆر دەترسێت لمردنی چی کسی کەسێکی نزیکی خۆت هەر مروف نشد اکو دو سه ئۆکێ بیشتن کەسێکم پێ بڵێ من یک ازت کس. بيجم مثلا مروف نشد اكو دو سه بیشتن هک از مثلا هک از بيجم دیکا من بیکس باب من برای که اکانه های یعنی گلک تاین از خزام شوی که گشتی نشم بيجم باش ئەی تۆ بێکەس والا باورد کنم گله کسی تنگ مرو فزر همین مرو حاضر پیدا کردیه بس ان شاء الله از همین گاوات بشم او کسی از گله حاجت کنم از مرنوانا نبینم از بری اونا بم داف از باورد کنم ایشان که گله کاریز آجه و از زرد کنم از وی ایشانی ناگه هم از تی ناگه هم مثلا بونمونه وکی باب کسی که دیگه کسی که حمله خودت کرد بشنی خودت راضی بی چی نخو عاجز نکرد کار اسات داخل من تو بیجیه بو چخو از تی ناگه حتی کسی که نیزی که مروی امر خودی نکرد مرۆڤ نەشێت وێ ئێشانی تێ بگەیت ئەس سازرکەن باش زۆر سەرسام و حەزت لە دەنگی زەکەریا عەبدوڵڵایە بله ڕاستە ستایلی تۆ نییە ئەگەر داوای گۆرانێکی لێ بکەم بەڵام پێم خۆشە یعنی بۆ یەکەمین جار ئەگەر گۆرانێکی زەکەریا عەبدوڵڵا پێشکەش بە پەروین بکەین جارێ ئەس گەلە هەژ زەکەریات کەم چکو دەفمن موزیکا کوردیش ئاستێکی برا ئاستێکی دی هەمیژی زانن طبعا بس از حالیان آمادن اینم استرانا بجم تۆ بگوره گۆرانی بێژی از داخل بوریم از صراحتا آمادن اینم بیگاری بس انشالله دمکی دی چیم بوتا پاش بیجم بسنا بیتا دفریکم دی تیاری دا بجم بوتا فریکم باشە بۆ مفرێکە دواتر لە مۆنتاژ داخلی پرۆگرام گەلێک. ئەوجی چی انشالله دەستان خۆش بێ زۆر سپاس لەم بڕگەیە تەواو دەبێت دەچینە بڕگەی داهاتوو
هیوادارم شتەکانتان بەدڵ بوو بێ بوو پرسیارەکان گەلێک اینجا خۆش بوو. دەمەوێت زۆر سپاسی سەرەتا ڕووپا گروپ بکەم کە ئەرکی ڤیدۆ وێنە و ئیتر لەگەڵ ئێمە بەڕاستی زۆر هیلاکن دەستان خۆش بێ لێر ڕاستە سێ کەسن بەڵام جەیشێکی گەورە سەربازێکی زۆر لە پشتی کامێرەکان هەن زۆر هیلاک دەبن دەستان خۆش بێ بۆ ڕووپا گروپ و اینجا لە دوایەوەش دەچینە بەرگەی داهاتوو. دووبارە سڵاوتان لەبێ لە بەرگەیەکی تر هاتینەوە خزمەتتان لە پرۆگرامی خۆم و خۆت لەگەڵ هەردوو میوان بێکەس پەروین بۆ هیلاک نەبوون هەموو شتێک باشە خفتونات گەلتە ئەنێرژی بوومە چیت کرد طبعا ئەگەر پرسیارت خۆ پسانایی تر لێ بکە هێشتا باشتر بۆ پرسیاری من قورس بووم خودی بزەحمەتە پرسیارت بۆ تەگوت پرسیارت مە پسانایینە خۆ بەس دەستانە نەژنەوەی پسانایینە پەروین سانایە قورس باشە باشە هێشتا قرس ماینە هەمی گۆڤڵ بەرتەوی کامیرە قورس مایە پرسیار هەیە 10 کیلۆیە زەحمەت ماینە بوو دەمایکی اینجا خۆشەویستان من دەمەوێت شەربەتی ڕۆبیکۆن خۆمەوە ئێوەش تاقیکەنەوە شەربەتێکە فرێشە بەریتانیا تامێکی زۆر جیاواز ئافێت بیت زۆر سپاس ئێوەش دواتر حەستان کرد بیخۆنەوە اینجا دەچینە بڕگەی درۆ خۆ بزانم تۆزێک دەترسن لەو بڕگەیە نا چکو درۆ ڕاستی بووینە بۆ جوانە تەواو هەر پرسیارێکی لێم کردی بە درۆ دەبێت جواب دیتەوە وات تەمام ڕۆناڵدۆ یان پەروین کامیان خۆشتر دەوێت ڕۆناڵدۆ ڕۆناڵدۆ خودش شەرمە چۆن بۆ ڕۆناڵدۆ ئێستا ڕۆناڵدۆ بەژنی خۆی دەڵم مەسەڵەن لێ کەسم خۆش دێ لە تۆ یان ئێستا ڕۆناڵدۆ باش مێسی یان بێکەس مێسی یعنی ئەو تا بێکەسی دەتەنیشتی دانیشتۆ هیچ ناترسێ و زۆر بە بێمنەتانە دەڵێت چی مێسی کەواتە مێسیت خۆشتر دەوێت لە بێکەسی بەڵێ ئافرین تاکید جیت کرد کەواتە بەڵێ حەز دەکەی ببی بە دایک نە نە باش حەز دەکەی ببی بە باوک نە بۆچی هاینی دەبێت جوابیش دەم جوابەکە وڵام دەبێت گەلێک درۆ بێ. زەحمەت بوو چونکو پرۆسەیەکی خراپە بۆ ئەس ئەبەت هەژێ ناکەم ئەو ئەس هەژێ ناکەم ئەسلەن ئەس نەی ئامادەمە و ئەس هەش بچیکۆ ناکەم چ دی هەندە یۆشمە کۆفیەمە نە باش وتیان پەروین توێتی منداڵم ببێ ڕۆژێ سێجەمە لی دەدەم لێی دەدا لێکوتم طبعا دایکێکی چەند خراپە دەبێت قوتان هەبیت باش بێکەس یان ڕاگەیاندن ڕاگەهاندن طبعاً باشە تۆ بۆ هیچ ڕەتفعلێکە هیچ شتێ چکو ماڵیان پێی کاتیم بەری میکردی چونکە ئینسانینە باشە بێکەس کەسێکی چۆنە بۆ هاوڕێیەتی کەسێکی خراپە هەش ڕاستیە ناکات حەز ناکات تایمێکی درێژ گەل هەواڵی خوب نینیت حەز ناکات دەلیوێت بەرتەنگ دەت گەل هەواڵی خوبیت زۆر مەسلحەت چییە زۆر مەسلەتی هەست کرد گەلێک هەواڵ هەبن گەلە هەواڵێت هەین گەلێک نە نە کیوەت بژیت محەممەد خۆدە سیسکۆ تەواو ئەمە درۆ نییە نه محەممەد هەواڵی مەم گەلە هەژێتکەین جەماعەتت ڕووپۆت هەمی هەواڵت منە باشە
ڕاستە بێکەس میلیۆنێک دلار قەرزدارە بله مەی بۆ نادەیەوە برا خودی هەز نەکردیان شتا انشاءالله بچێکی تایم بۆری تێدیە دیدە حەزت لە چ ڕەنگێکە چ ڕەنگێ مور مۆر باش منت خۆشە دەیان پەروین ئەکیت پتر هەشتاتکەم میتو زۆر سپاس ئەمەش بڕگەی درۆ بوو خۆشەویستان تەبعاان کەشفی کرد بەڕاستی ڕۆناڵدۆی لە پەروینی خۆشتر مێسی لە بێکەسی خۆشتر دەوێ و ئیتر لە هەمان کاتدا میلیۆنێک دلار قەرزدارە نازانم و پارانەکەی دەداتەوە دەڵە هەموو ڕۆژە قەرزدار لە پێش دەرگایە وابزانم 6 مانگی کرێخانی خۆشت قەرزداری بله دەڵان تا ئێستا 4 شەڕ لەگەڵ خەزورت کردو 4 جار نه بچێک پتر زیاتر بوو پتر بەس قسە بوو یان ئەوە شەڕیش بوو نه بەس ئاخفتم بوو یعنی نەگەشتم باشە بله چەند جار شەڕ لەگەڵ خەسوود کردو 15 16 جارێک هەتا ئێستا چەند مانگە زەواجتان کردو 15 جارە ئەوە 5 هەیڤ نیڤە 5 هەیڤ 15 جارە شەڕ 5 هەیڤ نیڤ 6 هەیڤە 15 جارە شەڕ لەگەڵ خەسوود کردو خەسیان زێرە زۆر سپاس ئەمە بەرگەی درۆ بوو خۆشەویستان بەڵام لە هەمان کاتدا پێچەوانەکەی زۆر حەز لە یەکتر دەکەن زۆر یەکتریان خۆش دەوێ نینۆکێکی پەروین هەزاری وەکو ڕۆناڵدۆ دەهێنێ نینۆکێکی بێکەس هەزاری وەکو مێسی دەهێنێ و 1 دیناریش قەرزدار نییە ساحب کرێچی نییە 6 قانی خۆی هەیە هەتا دوماییگێ ئینشاءالله زۆر سپاس بۆ ئێوە لە چینە بەرگەیەکی تر دەمەوێت سپاس بۆ سوپاسێکی تایبەت بکەم بۆ هۆتێل ئەربی ئینتەرناشنال کە ئامادەکاریمان بۆ دەکەن لێرە پرۆگرامی خۆم و خۆت ئەنجام دەین و ئێوەش ئەگەر کەشەوایەکی تایبەتانێ جەوێکی خۆتان وەربگرن دەتوانن سەردانی هۆتێل ئەربی ئینتەرناشنال بکەن لە هەولێری پایتەخت و هەولێری خۆشەویست اینجا دەچینە بورگەیەکی تر. تلفنها حواله میکرد گویی ایدی نهی مالامه؟ نه بس زين بابا تشتو تشتكي تو تهي بلي هندي قلتو درانكتي تو تهي جيتو هفلت خوش قال خد اني تشنا حوشه دا اجري هاد كان قوشت مزاشه شني اتاري حتى درانكل كيف مش تتطور باشه اف مروبه ما او مروبه نه بو روجا دواتو ما خدمتو ما کر روجا نشانی ما خدمتو ما کر همیره که با خدمتو ما نکر شنی تو شهر ما که تو بی تلفن اوید که تو بیجی دی نهی مالامه بس اگه راست بکس اولا جان قال بخفه جان قال بخفه یا دوجی مت جان قال حواله من آخر ده جان قال تفاهم بكاز دتو الياس بخفه اوكي بخفه اوكي از نامش متى قال انا چه اف حشرا روجل برده بوچیلا شاف درنگ نه معقوله اما پرسیارا چند رو بهت آخر یعنی اوکی اگر شبک جارک من 5 دقیقه هندشن کات کن ببوره بس حوالن پشت پلیس مالا توصانی نه کاک سوران از حس کم کات بید 1 دقیقه کات کن چی بو؟ اکتری بو؟ دەکرێن مشکلی خۆتان بڕنە دەرەوەی پرۆگرام نه هەواڵان وای کاتگیری ئەس حەز ناکەم ئەنرژیام بۆ سفر من نەبێت بەردەوام بنجارە دی سروی موضوعی پاش آخر اوکی بس او شلوتا گله خلق بشینی کاکسوران برنامه دا بیشتر من پاتوزانی بو چی فلان حواله تا تیکلیات هلا چیکو پری تلفنایی که بگود بودی نه یه مالا از کم نبیجیه بکازی بابت وصاینا توش دف خود بیجی بله با کاکسوران ناد بیجی کاکسوران هم دشین بکز از تو دشین چی رخی دیاخوین بیره نجه یا تو تشی پاشی بیجی هم تمام کار گل مورد دقیقی جمع کار دقیقی که میگه اینه تمثيلتان زۆر بەقووەتە ینی
دوو ئەکتەری باشیشن هەندێک جارێت تەمسیل دەکەن لە بێکەس ماڵەوە بێکەس گەلێکی زیرەکە کەواتە دەبێت تۆ ژوار بێت. بابەتی ئەکتەریەدا گەلێکی مجدە بەس ئەس گەلێکی تێمەکەنی باش بە تووڕەبوونی بێکەس دەترسی خدا ئەس گەلێک تێمەکەنی ئەو کەنیۆمژی بزڕ ئەشان باشە بێکەس تووڕە بۆ کەنگی the real life دا هەم ژانەوەقەیدا لە ژیانی واقعی خۆتان بێکەس گەلێکی کەسێک عەسەبیە عەسەبیە گەلێک سەری لە خەتی ناوچاوانی زۆرە از گله تورد بس از دیار نگم یعنی از وقتی پیاسات کم گله که واسنگی گله عاجز از گەلێکی باشەها بەس ببیتە گاواگاو یا عەسەبی بوونێ من نەبێت جۆرە خۆ بەرامبەری ببینم یعنی لە تووڕەبوونی بێکەس دەترسی خودی از بواردکەم هەمی ئافرەت توورە بوونە زەڵامت خۆت ترسن چ بابەت دابیتن باش هیچ شەڕێکتان هەبوو بەڕاستی زۆر قورس بووێ لە ماوەی ئەو چەند مانگە ئەڤشنی پێنج مانگۆ نیوە پرسیارە هەبوو هیچ باش دەستان خۆش بەسەکە تو مە بشار بێخێ و تشتێکی دیە بەسە هەر بشار ناکەوی نەزبێک ئیشاڵڵا قەت بە شەڕ نایە قابلە لەسەر قسەین بە شەڕ بن عیبە خێر چتان هەیە بۆ ئەو کەسانە ناوتان دەمێ خۆتان دەتوانن قسەی لەسەر بکەن باشە بێکەس بەڕێز عەلی تەتەر صدای علی تتر از باورد کم کسی که مجال کار خدا گلک سرکفتی گلک مجد خدمتکاره که راستی هندی از بینم و از چند بجم کسی که مجد کسی که شولا خدا گلک رق و مجد ئەگەر داوایەکی لێ بکەی لە ڕێگەی ئەم پرۆگرامە چ داوایەکی لێ دەکەی از ها من از او پریب شویدی بو همچونه فروشگاهی که دخارن طلب کن کسی که گوتم تفاضل عربی کردی من گوتی یک دو سه معبد بید گوتم من شنو من محاوله کرد حرکام میگه آخه هر دیسا گوتم من شنو من گوتی اوکی شنو بس چاوا یعنی شنو چاوا شنو طول باجر منی باجر دهو که تو بیجی خود فێر زمانی بکەی نەمن خۆت فێر بالضبط وید تو فێری زمانی بکەی ئەو بابەتێکی دیترشی بەلکی بۆ هەندێکە بابەتێکی سیر بیت ئەس هەزر بکەم دارقەسب دارێکی گەلێکی جان از گەلە هەشدار بارد کەم چاندنا دارم ببریم کەژی گەلێکی شارەت بیده بس از هزر کەم کوردستان جهی دارقەسبانینە ئەگەر منطقەی دیتر بهێلن ئەم داربەری لێرە بچینین لە بەغدا زۆرە اگر او بهێلن ئەم داربەری چێویت وە بچینین بەڵام جدی دارقەسب بچینین ئەوە دوو مەوزوعن ڕیشاڵدا منش نزیکی چەند جارێک لەسەرم قسەی جەنابەت پەیامی خۆم هەبوو بەڕاستی ڤیدۆم کردو لە ڕێگای سۆشیال میدیاکانی خۆم کە ئاراستەی کاگومێت خۆشناویشم کردووە کە بەڕاستی من کە دەچمە وڵاتێکی تر اینجا تورکیا بێ ئێران بێ ئەوروپا بێ بەگشتی کە کوێ ئەو وڵاتە تۆ دەبێت خۆت فێر زمانی ئەو وڵاتە بکەی وە لەسەریشت واجبە کە خۆت فێر زمانی وڵاتەکەی ئەگەرنا هیچ ئیشێک و هیچ شتێک و هیچ حسابێکت بۆ ناکرێت و بەڕاستی هەر کەسیش کەرێت تێرە مەفروض نیم خۆم فێرە عەرەبی بکەم مەفروض نیم خۆم فێرە بەنگلادیشی بکەم دەبێت ئەوان خوان لەبەرەوەی ئەوان هاتوونەتە وڵاتەکەی من اینجا بۆیە ئەم شتە دەبێت بە زووتری کات چارەسەر بکرێت و دەست خۆش بێت کە بازی شتێکی زۆر گرنگت کرد و دڵنیاشم دەسەڵاتداران خەمخۆری ئەم بابەتەشن و پێم خۆشە زیاتر خەم لە بابەتە بخۆن لە مەوزوعە بێنێ دەرەوە ئەڤیناسۆ بەری چەند هەفتەیە من بەحس لە کار خۆی پێشکەشکاریە کرد کا من چاوە دەست بکرد من گوت حەجێکردنا من بۆ ئەڤین ئاس و شەهیان تەحسین ئەز داخلی ئەvê کارە ڕاگەهاندنێ بوو کەسەکە gelek سەرکەفتی gelek بەڕێز و هێژە هەندی ئەس بۆ بێژم کێمە ئەڤیناسۆ یان شەهیان تەحسین gelek حەش هەردووکات کەم بەس دەستپێکردنا مندا من gelek حەز کرد دەستپێکی ئەس بمە پێشکەشکارە ئەخباری ڕێز و سڵاو بۆ خاتوو ئەڤیناسۆ لە هەمان کاتدا شەهیان تەحسین ئینشاءڵڵا لە هەر شوێنەکەن لە ساغی هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ دەخوازین و بە هەمان شێوە بۆ ئێوەش عەبدولقەهار زاخۆی عەبدولقەهار زاخۆی از خود بینم هەندێک مرۆڤی تاین هەندێک شخصێت هەندێک کەسی تاین چ هونەرمەند چ هەر بارێکی دەشول بکەن مستەوەی بەدل بکەن لیڤەلی بەدل بکەن مامۆستا جاریان بەس عەبدولقەهار زاخۆی میگەوە مامۆستا پێ بەدکەین ناوی چکو مستەوە لە هەندێ مەدرسەی عەشق مدرسه عشق
أسف كم عبدالقاهر زاخوي شياب ليفلا هناري كرديش آستاكي بتا آستاكي بلنتر ريزو صلابة طيبات زكريا عبد الله يا عبد القاهر زاخوي بسيارك بزحمته بسيارة خيانته نبوخ يعني اوكي تو هردو اوكي بس يك شتيت خوا باتكل نكي حقي اومان هيك براستي اما راي خومان بيجي أنا باكي مقولي بخيانات بياري بقول عبدالقاهر زاخوي ما مستوب آست كردستان دا لیول بلند کردی بس زکریا عبدالله براستی اگر ما ام بیجین هندا جا مثلا ام سردان ترکی و ایران و رخ و دورات کن خلکی بیانید بین او زکریا عبدالله میاسن از باورد کم زکریا عبدالله آست هنری کردی بلند کرد نه بس داخلی کردستان دا دورو برداشت یعنی بشکلی که بو آلای ما ام داین نیاسین که هنری مجید شد دیگه تا آسته که ترکا و فارس و عرب و همیا بلند کرد اش برهندت چین بیجن اول زكريا عبد الله بشتيني امام صادق باش وار تي في چی ته وار تي في خزان مدرسه تو بو مكتبه تو بو وار تي في حال حاضر اسم خزانه منه خزان تو اول مایکی گله که مجلس وره سال و نیوه بس با جهه که وقت از چما وره گلک مرتاح بم باش لوار تي في تو دروز بوي طبعا من پیمانگه بدو مایکینا از من حس نتکر وکی همیارین مخار المال من قد من پیمانگه راگهاندن خاندیه مادام راگهاندن خاندیه بچه من بورا راگهاندن اده باشا اکثر از چما وار تیوی تست من انجام دان و اسات موارد گرتن و مدست بکر بمعاشکی باش خراب نینه شایانی زیاتری گلک سپاس انشاءالله داولا بەڕێوەبەری وار تیویش دەکەم معاشی بۆ زیاترن لەبەرەوەی بەڕاستی کۆیسێکی جوانی تەلەڤیزۆنەکەتانە و لە هەمان کاتدا لە دەڤەری سۆرانیش ناوبانگێکی زۆر باشی هەیە و خاتوونێکە میدیاکارێکە کە بەدڵ ئیشەکەی دەکا لەبەرەوەی من ینی پێشکەشکارم ینی ئەزانێ ئەویش ئەزانێ من بای چەندم منیش ئەزانم ئەو بای چەندە بۆیە با فێڵ لە یەکتی نەکەین و ڕێز و سڵاویشمێ بۆ کەناڵی وار تیڤی ميسي ميسي بس اشم بيجم جوت يعني بزن نا بيجا جوت بيتا greatest on a time باشترين هميدا ما دفن لان رونالدوش باشترا طبعا رقل لرونالدو نا رونالدو باشترا باشا تو چجا بيكنا انسا بورد بموضوع بلا نعيش باشا بكس خود باشترين رابر دزاني بله بۆ ئەوەندە بەسیقەوە ئەس باوەڕ کەم هەندە تشتێت شخصی نە بەس ئەف بابەتی منی شخصی نە جۆری ئەس وە کەسێکی و من محاولەکیریە خزمەت و خەلکی خوب کەم جۆری هونەرێ ڕۆپێ و سەرهاجی یەکەم کەس بوون و من ڕۆپۆ بۆدین گەهاندە توی ئاستێ بلنددا هەم وەک ویوس هەم وەک کواڵەتی وەکی دی از رفتم اقاقنا نه ریز گرتنه بو من بو شیانی من اول ریز گرتنه بو رأی خلکی بو هنر اگر هم ریز الهنری بگیریم مجال اروپا دا دوید از وی اعترافی بکم دا ریز الخلکی جی بگیرم ریز الهنری جی بگیرم نفسی وقتی دا باشا اگر کنسرتێکی جەماوەری بکەی بله مادام بڵێ باشترین ڕاپەرم تەسەووڕ دەکەی چەندە خەڵک بێتەم کۆنسرت جاري وك رقم از نزانم بس با هنر راپه اش هنرت جوازه بسپیکینین الدف من جوازت ناف خلکی مدا گهدارت بیجی از بار کم اگر جماعر بید اشکیمانا بید اش گلک آجینا بید حالی هن چکو اوه چند سال اب چکی اکتیوا میکیم بگو بۆچی لەوەتی ژنتە ناوە زەواجت کردووە نه هیچ گرنگی بە هونەر نادێ نه زانی کاکسوران از جاری بتنی راپر نینم نفسی وقتی دا پرودوسر موزیکم و لیریکسان و تکست و شعر آجید نویسم چند سال دومایی که دا وکی آلبوم به هنرمند نافدار من چند کاری که کنیم هنده و میجیل بهم گفت بدر خدمت خوب کم خدمت هنده که دیجی کن نو انجام هزار کر راپا بادین گهشتی اوی آستی اوامد وید و جماعت دیتر دی خدمت کن حوالت میاد دیوید هنرمند راپی امید وید از وی تشتیجی از ویری بیجم از راپا کردی
تایبەتی راپا بادیم از ایکش هر ده لیولت ایکت دنیای داد بینیم و راستیه اول دوید بیتا پیش چاف و از داخوازش دایره روشنبیریت کم پتر چاودان بوی هنری هبید هبید گنج نوکمه هبید گنج پتر چاوی خوب دانی چکو هنری راپیت شد هنده جارا خلکی سورپرایز کرد شد گله هاری خلکی بکرد باشە دەست خۆش زۆر سپاس سیوای سەرکەوتن بۆ ئێوە گەلێک سپاس زۆر سپاس بۆ سنتەری پیۆنی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتەوە لە هەمان کاتدا سنتەری پیۆنی هەموو کات پێشەنگ بۆ لە پێشکەشکردنی باشترین خزمەتگوزارەکان و باشترین پسپۆرەکان و لە هەمان کاتدا ئۆفەری زۆر تایبەت لە سنتەری پیۆنی دەمێت باسی بەشێکی سنتەری پیۆنی بکەم کە سنتەری پیۆنی بەشی خۆراکیانەیە کە تایبەتە بە ڕێکاری جەستە و سیستەمی خۆراک و دابەزاننی کێش بەبێ نەشتەرگەری لە ڕێگای دوو ئامێری زۆر تایبەت و براند و ئێوەش ئەگەر هەستان لێە کەشێکی لەشێکی زۆر جوان و تایبەت و ڕێکتان هەبێ دەتوانن سەردانی سنتەری پیۆنی بکەن بۆی هەموو کات وەکو سۆرای مام ئیسماعیل کەشخە بن بختان بخۆم بکەن اینجا هیوادارم بۆ بابەتی جوانکاری سنتەری پیۆنی هەڵبژێرن دەستان خۆش بێ زۆر سپاس بێکەس پێش ماوەیە پێشستارەتوان لە مەسەڵەن چەند ساڵێک زیاتر ستایلی ڕاپەکانی تۆ تێکستەکانی تۆ ئەوینی و دڵداری بوو بەڵام ئێستا زیاتر باسی کورد و کوردستان و کێشە و مەشاکل و ئەمانە دەکەین بۆچی؟ خۆک سۆران جۆرێ هەنگی ئەس بچێکی ئامری من کێمتر بوو بەلکی تێگەشتن فەرق بوو بەس بێگۆ زرکەم ئێدیب ئەو بابەتێ خەلکی منینە بابەتێ خەلکی مەڤروکە ئەوەک و پێیتویە بزانیت و دەبێت ئێگرتنێکی تایبەت بەینە خەلکی مەدا هەبیت خەلکی مە نەچ تشتش قەومی دیتر کێمترە بەلکی بالعکسەس زرکەم ئەگەر ئازادکارێکی ناو دنیایدا هەبیت سربستی و آزادی بدأ دنیای دمایی که هم کردیم و از هست که من بریم پیامه که بیشی که این مدید از گین مهمی بینرید برنامه تا شکو از آنم گلک شخصا دی فرصه بخواه استقلال کم از هست که خلکی من همی گاوه ایک گرتی بیدم همی گاوه پشتا ایک بین هر کسی که هر پینگاوه که بیچیک شد با آوا کرنا والاتی بیخید برف پیش بیخید بلاوی کاری بکد بلاوی شوری بکد دا دمك نزيك از بينم دي بليت گلک باشتر و هذا ان شاء الله ان شاء الله توشكاري جوان تو باش لكي ان شاء الله دەتوانی قسەی دڵی خۆت سەیری بێکەس بکەین قسەی دڵی خۆت باشە کە تا ئێستا پێت نەوتووە هەر شتێکی بێ ئەگەر خۆشەویستەیە ئەگەر عەشقە ئەگەر قسەیەکی ناو دڵی خۆتە بە بێکەس بڵێ گەلێک سپاس بووتێک و حتا بەڕۆژ دەترسی؟ ما تەسوان تم خودم نه راستیه بری برنامه خو نه راستیش بید بری برنامه من گوته دوات سنها من تا گوته نه بۆچی باشە بۆچی دەبێت تۆ لە مار بترسێ لە مار خۆشەویستتر هەیە نه از باوەکەم بجا خودی نگه داها خسیان ببینید خودی هات مال داده ترسید والله هندی هنجت ترسید از گلجی ترس از حاجه جینا کم نفسی وقتی ئەمەی بە دیاری بۆ بەرەوە بۆ خەسوو خۆت کافی میفکر ماڵاتە فەرموو نه ترسێکی نه لەدەرە مارە درستی پاوژی فەرموو ناکەوە گەلێک سپاس بووتە و پێنگاف حتا نوکە تو گەل من بووی تو هاریکارە من بووی هاریکارە من بووی پێناوێت بۆ خۆشەویستیش پێدوی ناکرد ئەس بخەم هەرکەم بوو هەرچەک میگیری هەرکەم دەست خۆش زۆر سپاس کۆتا پرسیارم لە بێکەسەوە بێکەس ناوی هونەرەیە ناوی ڕاستەقینەی توێ ناوێ منێ ڕاستی بێکەس نینە بەس بچی من ناوێ خۆ بەدەگیرێ چکو ناوێ منێ ڕاستی نه ناوێکی کوردیە و من هەست کرد ناوێ من کوردی بیت و جارێک دیژی از دیسا هەست کەم هەمی ناوێت کوردی پتر بم ناخمەدا دەتوانێت ناوی خۆت ئاشکرا بکەیت نه از هەز ناکەم بژمە خەڵک ناوێ بێکەس مدنیاسە دایم دێناکات ئەس هەست کەم خەڵکی پتر ناوێ ئایالت خۆ زارۆکێت خۆ کوردی بدانن یاشتن داواشتن باشە زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ قسە گەلای دواتر بکەن و زۆر سپاس بۆ مارکەتی بلان بازار 24 کاتژمێر کراوە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە لە هەولێر دهۆک زاخ و سەمێنە
کە 12 فەرعان هەیە و بە بەردەوامی بیلا تەقویزات و داشکاندن بۆ سەرجەم مشتەرەکان دەکەنەوە ئەوەش بۆ سەرجەم پێداویستەکانی خۆتان بلان بازار هەڵبژێرن چونکە هەموو کات باشنەکانتان پێشکەش دەکا و مشتەرەکانی لە لای زۆر تایبەتە دەستان خۆش بێ دووبارە gelek spas bu programê xwe û xwet bû evê mêvandariya baş me demet xwîş gelek boran gelek spas bi te kak soran Zor spas. Vîdeo wê çendê bîner jî demet xwîş gel me da derbas bikin û înşallah sala 2023 salanê bibîte sala xêr û xwîşî bû me hemî زۆر سپاس پەروین میدیاکار بێکەس صدای سوران سپاس بوده که هم مهمان کردین البرنامه خوب خۆشحاڵ برنامه که گله که وکی بیشتر حوالینی بود گله خواهدی که انشاءالله بینرید ما جی هجب کن رزو صلاة که تایبت جی بو همی بینرید ما بالمال مد بینن آن کشاشت و هر جایی که ساله که پری خوشی و سرکفتن بینن İnşallah. بخیر انشاءالله انشاءالله سرکفتی بن سلامت بن و همی جی زنگین بن انشاءالله ئینشاءالله İnşallah. سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ڕووپا گروپ سپاس بۆ هۆتێل ئەربیل ئینتەرناشنال کە پرۆگرامی خۆم و خۆ لێرە ئەنجام دەدرێ و سپاس دووبارە بۆ بینەربوونتان سپاس بۆ بەکەس بۆ پەروین کە لە Benevêtan, spas bû. دۆکۆ ئەرکیان کێشا عەزیەت بوون ماندوو بوون هاتن بۆ ئەربیل و بۆ هەولێرە بۆ ئەم پرۆگرامە ئینشاءالله تا حەڵقەیەکی تر و تا پرۆگرامێکی تر و میوانێکی تر هەر شاد و بەختەوە